گفتوگۆکەین لەسەر هاتنی وفدێکی بازرگانی ئەمریکا بۆ هەرێمی کوردستان. بابزانین ئەم وەفدە دەیانەوێت تاوتوێی چ بابەتێک بکەن، دەیانەوێت و بەرهێنان لە چ بوارێکدا بکەن، دەیانەوێت لە چ بوارێکدا پەرە بە پەیوەندەکانی نێوان هەرێم و ئەمریکا بدەن و بواری کوشتتوکاڵ و سەرچاوەکانیەوە بەتایبەت بواری کوشتتوکاڵ لەکوێی ئەجێندای کاری وەفدەکەی ئەمریکادایە لەگەڵ وەزیری کوشتتوکاڵە بەنیازن لە چ بوارێکدا بە بڵێن کار بکەن بۆی کە کشتتوکاڵی هەرێمی کوردستانیش بتواندرێ کاری جدی لەسەر بکرێ و ئەو وەفدەی وەزارەتی با بڵێن ئەو وەفدەی بازرگانی ئەمریکا چۆن دەتوانن لە بواری کوشتتوکاڵیشدا لە هەرێمی کوردستان کار بکەن. گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز کاگیوالی و تەبێژی وەزارەتی کوشتتوکاڵ و سەرچاوەکانی یاریێرم ڕاستەخۆ لاولێر و لەگەڵمانە. سپاس دەکەم کاگیوا بۆ ئامادەبوون، سپاس کە ئامادەبوویت و لەگەڵمانی. پێم بڵێ ئەو وەفدە ئەوەی کە پەیوەستە بە بواری کوشتتوکاڵەوە باسی چیان کردووە، دەیانەوێت چی بکەن یاخۆ دەتوانن چی بکەن؟ باینتان باش، سڵاو ڕێزم هەیە بۆ بەڕێستان و سەرجەم بینەرە خۆشەویستەکانی کورسات. دیارە بابەتی هەماهەنگیکردن و کرانەوە بەڕووی بازرگانان و پەیوەندیەکانی ئێمە لەگەڵ سەرۆکایەتی ئەنجومەنی ئابووری ئەمریکا ماوەیەکی زۆرە لەو کابینەیە گرنگی زۆری پێدراوە. بە دیاریکراوەی لەم کابینەیە ئێمە چەندین هەنگاوی زۆر گرنگمان ناوە بۆ سوورگرتن لە ئەزمموی پێشکەوتی وڵاتی ئەمریکا. لە ماوەی مانگی ڕابردوو دوو وەفدی باڵای شاندی بازرگانی ئەمریکا هاتوون، یەکێکیان بە سەرۆکایەتی و ئامادەبوونی نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و دوابدوای ئەو ڕاستپادانەی کە وەفدی یەکەمی ژووری بازرگانی ئەمریکا وەفدێکی تریان هات بە سەرۆکایەتی سەرۆکی ئەنجومەنی ئابووری و بە ئامادەبوونی قونسوڵی ئەمریکا لە هەرێمی کوردستان و ژمارەیەکی بەرچاو لە کۆمپانیەکان ئەمریکیەکان دروشمێکیان هەڵگرت بوو بە ناونیشانی لە چێلگەوە بۆ خوان. ئەمە دروشمێک بوو ئەمجارە لە ناو تایتڵەکانی ئەمجارەی کۆبنەوەکانی وەفدی بازرگانانی ئەمریکا کە چەندین کۆبنەوە بەڕێوەچوو لەگەر وەزارەتی کشتتوکاڵ. هەروەها لەسەر ئاسی هەرێمی کوردستان ئێمە دەرفەتمان بۆ ڕەخساندنکەوە سەردانی مەیدانی پرۆژە استراتیژیەکانی هەرێم بکەن و کەشوهاوای هەرێمی کوردستان بخوێنەوە. دوازار گەڕاینەوە کۆبنەوەی کرا بە سەرپەرشتی خات و بێگە تاڵەبانی. لەو کۆبنەوەی وەزارەتی کشتتوکاڵ بە دوو ئاراستە پێشنیارەکانی خۆی خسە ڕوو. یەکەمیان هەموو ئەو هەنگاوانەیە کە وەزارەتی کشتتوکاڵ بەدیهێناوە بەرەو پێشچوونەکان و گۆڕانکاریەکانی وەزارەتی کشتتوکاڵ. دووەم پێشکەشکردنی دەرفەتەکانی وەبەرهێنان و خستنە ڕووی ئەو ئالەنگەریانی کە وەزارەتی کشتتوکاڵ بەهۆی کورتێنانی بودجا بەهۆی نەبوونی پاڵپشتی تەواو لە تەکنەلۆژیای پێشکەوتوو لە هاوکاریکردنی جوتیاران لەو هەنگاوانەیە کە هێشتان ماومانە بگەینە قۆناغەکانی خودبژێ لە بابەتەکانی کشتتوکاڵی و پیشەسازی ئاژەڵی و هەروەها کۆمەڵی خاڵی تر هەیە کە گرنگ لە لێوێندەدا ئاماژی پێکرایە و بەتایبەتی لە ڕوبەڕبوونەوەی کەشوهەوا و ئالەنگەریەکانی گۆڕانکاری کەشوهەوا. خودی بێگەر تاڵەبانی وەزیری کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو داوای لەم کۆمپانیایە نەکردکەوە لە هەر شوێنێکی هەرێمی کوردستان پێویستیان بە زەویە دەتوانن داوای زەوی بکەن. ئێمە وەکو وەزارەتی کشتتوکاڵ زەویان بۆ دابین دەکەین. هەروەها هەموو ئەو یاسا و ڕێنمایانی کە لە بەردەستدایە بۆ کەمکردنەوەی ڕۆتین بۆ بابەتی لێخۆشبوونی گومرجی لە کاتی ئەنجامدانی سەرمایه‌گوزاری هەموو دەرگاکانمان بۆ وەڵا کردوون و خۆشیان لە ماوەی ئەو چەند ڕۆژێک کە لە هەرێمی کوردستان بە زنجیرەیەک پانێڵیان ئەنجامدا کە سەرۆکی ئەنجومەنی ئابووری خۆی ئاماژە بۆی کردکەوە هەرێمی کوردستان شوێنێکی زۆر لەبارە و دیکەینە استراتیژی داهاتووی گەشەپێدانی کشتتوکاڵ و بە پیشەسازیکردنی کشتتوکاڵ کە ئەمە یەکێکە لەو ئامانجا گرنگ و استراتیژیانەی کە وەزارەتی کشتتوکاڵ هەر لە سەرەتای ئەم کابینەیە لەپاڵ ئەو قەیرانە ئابووری ناهاوسەنجیانە نەبوونی بودجەی پێویست لە وەزارەتی کشتتوکاڵ وەکو ئیعاناتی زراعی ئێمە درکمان بۆ کە دەبێت سەرمایه‌گوزاری ئەو بیانی بخێنە ئەو بارە. خۆشتان دەبین ئەگەر بەراوردێکی خێرا بکەن ئەو داتایە لە دەستەی و بەرهێنان وەربگرن لە سەرەتای ئەم کابینەیە تا ئێستا بە بەراورد بە 8 کابینەی ڕابردوو ئاسی سەرمایه‌گوزاری و دڵنیایی و بەرهێنانی کشتتوکاڵی بیانی و ناوخۆیی لە 1.8 خەریک دەبێت تا نزیک دەبێتەوە لە 100دا. کەواتە ئێمە هەنگاویشی زۆر گرنگمان ناوە بۆ نزیکردنەوە ئاوێتەکردنی سەرمایه‌گوزاری کەتی تایبەت لە پێناو بەرەگریکردن لە ئاسایشی خۆراکمان لە پێناو پارێزگاری لە بەرهەمی خۆماڵی بە پیشەسازیکردن و دۆزینەوەی بازار بۆ جوتیاران بۆ هەڵی کار. ئێستا ئێمە هەزاران دەرفەتی کارمان ڕەخساند بۆ هێنانە پێش و ڕەخسانی دەرفەت بۆ بەرهێنەرانی بیانی و ئەمریکیەکان لە پێش هەمویاندا. باشە
کاگیوە وتەکانی بەڕێز جەنابی وەزیر لەگەڵ وەفدەکەدا هیچ هەستەکەن ینی لە ڕووی کردداریەوە هیچی لێ سەوز بێ وەکو دەڵێت ینی لە ڕووی کردداریەوە هیچ شتێکەیە وەفدەکە وتبێتیانەوەی ئەمێت لەم بوارەیە کارەکەین یانەوەی تەنها ئاڵگۆڕی بێروڕایە لە سەرەتادا. ئەمە پرسیارێکی جوانە بەڕاستی ئایا ئێمە ئەگەر بەراوردی بکەین لەگەڵ ئەم کۆبوونەوەوانە و شاندانەی تر کە چەند هەنگاوی گۆڕانکاریمان بەدیهێناوە بێگومان ئێمە دەرفەتەکانی وەبەرهێنانمان پێشکەش کردوون لە ناو دەرفەتەکانی وەبەرهێنان خاڵ بە خاڵ ئەو کۆمپانیانی کە تایبەتمەندیان هەیە بۆمان ڕوونکردینێتەوە کەسیمان پێویستە بۆ نمونە ئێمە پێویستمان بۆ یەکەوە بەرهەمی جوتیاران بە پاکێژ بکرێ و بابەتی بە پیشەسازیکردن و دامەزانی کارگەی پیشەسازی لە قوتونان و پاکێژین ئەمە یەکێک بوو لەو کۆمپانیانی کە تابعی بوو و ڕسمیات و خۆی و فۆڵدەری خۆی پێشکەش دەکات دامەزاندنی چەندین کارگەی پێینی چیمیایی و پێینی ئۆرگانی بۆ پاڵپشکنی جوتیاران بە نرخێکی گونجاو و هێنانی پێکاتەکانی ئەم کۆمپانیانە لە هەرمی کوردستان کە دەزانین بەهۆی گرانی ئابووری ناهاوسەنجیەکانی ئەم بارودۆخەی کە ئێستا هەیە جوتیاران تێچۆکانی بەکارهێنانی پێینی چیمیایی زۆریان لەسەر دەکەی و نرخی لە ئاستی زیاندا گرانە پێشنیارمان کرد کۆمەڵێک لەم وەبەرهێنەرانە بێن ئەم بابەتە ڕێکخەن هەروەها بابەتی ڕاهێنانی جوتیاران و هێنانەکایی تەکنۆلۆژیای پێشکەوتو و ئاشناکردنی جوتیاران بە تەکنۆلۆژیای مۆدێرنی کشتتوکاڵی ئەمانیش کۆمەڵی کۆمپانیای تری وەبەرهێنان بوون اینجا هەر کۆمپانیای و تایبەتمەندیشی هەیە ئێمە دەرفەتەکانی وەبەرهێنانمان پێشکەشکردن و پێمان وتن ئێمە لەو خاڵانە لەم بابەتانە پێویستمان بە بەڕێستانە ئەوان بڕیاریاندایە ئەنجومەنی ئابووری دوای ئەوەی کەەوە لە هەرمی کوردستان دەگەڕێنەوە بە هەمانجی لەگەڵ نوێنەرایەتی خۆیان لە قونسڵخانی ئەمریکا هەروەها بە هەمانجی لەگەڵ نوێنەرایەتی ئێمە لە حکوومەتی هەرمی کوردستان فیدباکی خۆیان دەکەن دواتر وەڵامی ئێمە دەدەنەوە لە کامە سێکتەر لە کامە ڕاستپاردەکانی جەنابی وەزیر لە کامە و پێشنیارانی کە وەزارەتی کشتتوکاڵکردیتی ئێمە ئالگۆڕی پەیوەندیەکانمان کردی و وەزانیاریەکان لە نێوان هەردوو لامانە لە ڕێگەی لیژنەیەکی تەکنیکی بەکراوی هێرشراتەوە ئەم کۆمپانیانە دووبارە دەگەڕێنەوە و پرۆپۆزەلی خۆیان تەقدیم دەکەن هەروەکو باسم کرد ئێمەش ئامادەیمان نیشاندا و وەزارەتی کشتتوکاڵ بۆ دابینکردنی زەوی کە ئەوان زۆر دڵیان بە و مبادرانی وەزارەتی کشتتوکاڵ خۆش بوو دابینکردنی زەوی و لێخۆشببوونی گومرجی بۆ هەموو پێکاتانێکەوە ئەو وەرهێنەرانی ئەمریکی لێرەنا بۆ کەرسەکانی خۆیان داخلەکەن هەروەها ڕۆتین کەم کراوەتەوە لەسەر ئاستی هەرێمی کوردستان دەسەڵاتی زۆری کارژێری و دارایی تەکنیکی دراوەتە بەڕێوەبەری گشتی کشتتوکاڵی پارێزگاکان لە ڕێگەی خودی جەنابی وەزیر ئەمانە هەمیان کۆمەڵی خاڵی دڵخۆشکردن کەوا دەتوانێت بوژانەوەی کشتتوکاڵی لەسەر زەویەکانی جوتیاران بۆ ڕێخستنەوەی سەرمایه‌گوزاری لە هەرێمی کوردستان دەرفەتێکی باشە و پێشبینی باشمان هەیە و جگە لەو بابەتێک کە ئەو وەفدا هاتوون و کۆبنەوەمان لەگەڵیان کردوون لە ئێستادا ڕێکخراوی یوئێنەکانی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بە دیاری کراوەیی هەردوو ڕێکخراوی ئێس و ڕێکخراوی NDP ماوەی ساڵێکە لەگەڵ ئێمە کار دەکەن بۆ ڕێخستنەوەی هەرەوەزە کشتتوکاڵیەکان و پێشکەشکردنی ڕاوێژکاری و لە ماوەیە چەندین پرۆپۆزەلمان پێشکەشکردن خۆشبەختانە لە مانگی ڕابردوو موافقەی بیدایی تەکنیکی لەسەر چال لە پرۆژەکانی وەزارەتی کشتتوکاڵ کراوە کە فەندی تەکنیکی و دارایی دابین دەکە ئێستا چاوەڕێی وەرگرتنی ڕەزامەندی دارایین کەەوە پاڵپشتی پرۆژەکانی بەهێزکردنی ژێرخانی ئابووری ناوخۆیی دەکات کە دەبێتە هۆی ڕخسانی هەڵیکار و جوولەی بە پیشسازی کردشاڵی لەبەرەوە ئەمە لەگەڵ خراوی وێنەکانی ئەمریکاشا لەسەر خەتین لە بابەتەیە باشە کاگیوە پێ دوایە بازرگانانی ئەمریکا بیران لەوە کرد بێتەوە لە دوای نەوت هەر ئەوان بوون لە سەرەتاوە بۆ نەوتیش ینی بە خێرایی هاتنە سەر هێڵ و کەوتنە کارکردن لە بواری نەوتدا لە بواری کشتتوکاڵیشا درکیان بۆ کردبێ کە هەرێمی کوردستان ناوچەیەکیم ئارامە هەم گونجاوە بۆ ئەوان تا سەرمایە گوزاری تیا بکەن بەڵێ وەڵا کاکە ڕانکۆجیان ئەم پرسیارە زۆر جوانە دیارە ئێستا لە جیهاندا باسی وزەی سەوز دەکرێت کە هەر ئەمریکیەکانیش بوون دەستیان بە سەرمایە گوزاری و پاڵاتن و بازرگانی کرد لەسەر ئاستی دنیا لە هاوتەریبی هێزوی خۆیان لە سیاسەتدا کە دەستیان بە سەرچاوە سروشتیەکان بە تایبەتی نەوت بە لە ڕۆژهڵاتی ناوەڕاستوە لە کوردستاندا بە تایبەتی پێدەستی ئەمریکیەکان سەرێشێکی زۆریان لەگەڵ بابەتی سەوداگەری لە بزنسی نەوت و هەروەها سیاستکردن لەگەڵ نەوتدا هەبێ بەڵام ئەوەی کە لە هەرێمی کوردستان کاپەی دەڵێن سەبەتەی خۆراکی ڕۆژهڵاتی ناوەڕاست ئەو هەموو زەویە بە پیت و بەبەرەکەتە ئەو هەموو تایبەتمەندی و هەمەچەشنی هەرێمی کوردستان کە بەشی ئەوە دەکات دڵنیام ئەمریکیەکان لە هەموو کەس زیاتر لە خاچی هەرێمی کوردستان وردەبنەوە
دڵنیام کە دڵشیان بۆ کردووەکەوە ئێستا کاتی بەهێزکردنی ئاسایشی خۆراکی وڵاتانە لەناو ئەو قەیرانانێک کە هەیە چونکە هەموو شتێک بوەستێ خواردن و خواردنەوە و خۆراک ناوەستێ. ئەمریکیەکان دەزاننکەوە هەرێمی کوردستان لەو ناوچەیە کە ئەوان تێدا بە ئارامی سیاست دەکەن بە ئارامی گوزەری تێدا دەکەن. هەرێمی کوردستان دەبێتە ناوەندێکی گەورەی بازرگانی پێی دەڵێن بە بەکارخستنی وزەی سەوز و لەو نێوەندە نەک تەنها بۆ ئاسایشی خۆراکی هەرێمی کوردستان دەتوانن بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش و بەرهێنان بکەن چونکە ئێمە زەویێکی زۆرمان لەبەردەستدایە تا ئێستا زۆربەی زۆری ئەو زەویانە وەکو پێویست بەکار نهاتوون. ئەمە پێویستی بە بژانەوەیکی گەورە هەیە، پێویستی بە سەرمایه‌گوزاریی گەورە هەیە. ڕەنگە ئێمە لە هەرێمی کوردستان وەکو پێویست بودجەمان لەبەردەستدانە بوو بێ بتوانین یارمەتی جوتیارانی خۆمان بدەین، یاخود ئەو کارنامەیە کە وەزارەتی کشتکار لەو کابینێ هەیەی بە دیاریکراوی 100% نەمانتوانی بجێبەجێ بکەین لە کۆمەڵی خاڵدا هەرچەندە گۆڕانکاری گەورە کراوە و ڕوبەڕووی ئالەنگەریەکان بووینەوە. بەڵام ئەمریکیەکان وڵاتێکی زۆر بەهێزن هەم لە ڕووی سیاسیەوە هەم لە ڕووی ئابووریەوە و دیراسی مەدانی خۆیان کردیە. لێرانە بەشی بازرگانیان هەیە لە قونسوڵخانەی ئەمریکا بەردەوام پەیوەندی هەیە لەگەڵ سێکتەری کشت و کاڵ خۆیان بە ئاگاداری بە هەماهەنگی ئێمە سەردانی پارێزگاکان دەکەن، سەردانی فەرمانگە کشت و کاڵەکان دەکەن بە دوای داهێنانی تەنانەت جوتیاریشیدا دەچن. چەندین جار ئێمە لە سوۆشیال میدیا بینیمانە قونسوڵی ئەمریکا چووە لە پارێزگایەک سەردانی چێلگەیەکی کشت و کاڵی کردووە لەگەڵی دانیشتووە تا موسێژەکانی تاقی کردوتەوە. ئەمە نمونەیەکی ڕەوان کرد بۆ وڵاتەکەی خۆی کە خودی قونسوڵی پێشووی ئەمریکا هات باسی هەناری کرد، گوتی ئێمە دەمانوێت هەنارتان لێ بکڕینەوە. ئێمەش پێمان گوتن فەرمون وەرن لە هەرێمی کوردستان وە بەرهێنام بکەن لە باخەکانی هەرێمی کوردستان بۆ کالیتی و میکانیزمانێکە خۆتان دەتانەوێت بۆی جوتیارەکانی ئێمەش سودمەت بن تێیدا. بۆ منیش دڵنیام کەوە لە پێش وڵاتانی یەکێتی ئەوروپا لە پێش وڵاتانی کەنداوی عەرەبی ئەمریکا بەهێزەوە بەشداری دەکەوە. ئێستا ئێمە متابعی دەکەن تیمەکانیان تەنانەت لەسەر ئاسی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران لەلایەن خودی سەرۆک وەزیران لەلایەن خودی جێگیری سەرۆک وەزیران لە فەرمانگەکانی حکوومەت پێشوازیی زۆر گەرمیان لێ دەکرێت و ئەمەش دەرفەتێک دەڕخسێنێکەوە ئێمە بتوانین لەم کابینەیە ئاراستەی خزمەتگوزاری بەرەو پێش بین لە ڕووی سێکتەری کشت و کاڵەوە. باشە کاگیوە دوا پرسیارم ڕەنگە پەیوەندی نەبێ بۆ بابەتەوە، بەڵام پێوەستە هەر بە جوتیاران و بەرەمی جوتیارانەوە ئەوەی تر لە نێو هاوینداین هەندێک بەرەبوومی خۆماڵی پێدەگا هیچ کراوە بۆی کە جوتیارانی ئەمە زەرمەند نەبن لێ سە بە دوایتر کاڵک پێگا شووتی پێگا بەرەمی جوتیارانی خۆمان تەمات و خەیار زۆر ترەخرێتە بازاڕەوە بە بڵێن سەوزە میوەکان بە گشتی زۆرترە بن بەرەمی دەستی جوتیارانی خۆمان. وەزارەتی کشتکاڵ چه ڕێوشوێنێکی بۆ ئەمە گرتووەتە بەر؟ بەڵێ کاگرانکۆ ڕاستی ئێمە بەپێی مەوسومی پێگەیشتنی بەرهەمەکانی سەوزە و میوە پلان استراتیژی خۆمان هەیە بۆ بە بازارکردنی بەرهەمە خۆماڵیەکان و بۆ پارێزگاریکردن لە ماندیبوونی جوتیارانی خۆشەویست و ڕەساوکردنی دۆخی هاوسەنجی نرخ. ئێمە چەندین هەنگاوی زۆر گرنگمان ناوە بە خێرایی لەبەرەوەی کۆتا پرسیار ئاماژەی پێ دەکەم. یەکێک لەوانە ئێمە لێکتێگەیشتنیشی باشمان هەیە لەگەڵ وەزارەتی زراعی عراقی کە لە ماوەی ڕابردوو خودی جەنابی وەزیری سەردانی وەزارەتی زراعی عراق و لیژنەی کشتکاڵ لە پەرلەمانی عراق کرد کێشەی دەواازەکان و کرانەوەی دەواازەکانی ناوەڕاست و خواروی عراقمان چارەسەر کردی. ئێستا بەرهەمەکانی سەوزە و میوە بەپێی مەوسومی پێگەیشتنکەوە هێواش نزیک دەبینەوە لە پێگەیشتنی مەوسومەکەی خۆمان. بەرهەمەکانی جوتیاران ئێمە دەچێتە پارێزگاکانی ناوەڕاست و خواروی عراق وەکو جوولەیەکی ئابووری کشتتوکاڵی لە هەمان کاتدا جوتیارانی ئەوانیش دەتوان سوود لە بازاڕەکانی هەرێمی کوردستان وەربگرن. جگەلەوە ئێمە ڕۆژمێری کشتتوکاڵیمان هەیە کە پەسەند کراوە لەسەر ڕاستپادەی وەزارەتی کشتتوکاڵ لە ئەنجومەنی وەزیران لە ڕۆژمێری کشتتوکاڵی هەموو بەرهەمێکی سەوزە و میوە و ئاژەڵی و پەلەوەری بە جەدوڵێک ڕێکخراوە. بۆ نمونە لەو کاتانێک کە بەرهەمی ناوخۆیی پێدەگات ئێمە هاوردەکردنی بەرهەمی هاوردەکراو لە دەرەوە قەدەغە دەکەین بۆ ئەوی کەوا بتوانین لە بازاری ناوخۆدا ئەم بەرهەمانە بە ئازادی ساغ بکەنەوە. لە کاتێکدا کە مەوسومی پێگەشتنی بەرهەمە ناوخۆیەکان کەم دەبێتەوە ئێمە ڕێگە دەدەین بەرهەمی دەرەوەی هەرێمی کوردستان لە وڵاتان هاوردە بکرێت بە میکانیزمی پێشکەوت و بەڵام بازی دەخرێتە سەر و لە هەمان کاتدا ئێمە هەنگاومان ناوە بۆ ئەنجامدانی چەندین یاداشی یەکتێگەیشتن لە ئێستادا لەگەڵ ئیماراتیەکان و لەگەڵ هۆڵندیەکان لە سەرخەتین بۆ بەهێزکردنی زنجیرەی ئاسایشی ئابووری و بەهای خۆراکی کەوا بەتایبەتی لە بەرهەمە پەلەوەریەکان ئێمە بەرهەمەکانی خۆمان ئاراستەی بازاڕەکانی دەرەوەی جیهام بکەین بۆی بتوانین پارێزگایی لە بەرهەمەکانی خۆمان بکەین. لە هەمووشیان گرنگتر پاڵپشتی میدیا و پاڵپشتی پێی دەڵێن هۆشیاری هاوڵاتیان یاخود خستنی ڕوئیەکی هاوبەش چونکە ناکرێت بە تەنها وەزارەتی کشتتوکاڵ پلانی خزمەتگوزاریەکان دابڕێژێ
دامەزراوەکانی تری حکوومەتی هەرێمی کوردستان ڕوئایەکی هاوبەشیان نەبێت چونکە کشتتوکاڵ بابەتیشی استراتیژیە پەیوەندی بە ئاسایشی خۆراکی هەمومانەوەیە ئێمە زۆر زارتکا دەکەین لە وەزارەتەکانی تر کە پابند بن بۆن من ئەو وەزارەتانێکەوە بەرهەمی ناوخۆی بەکاردێنن پێویست ناکە بەرهەمی دەرەوەی هاور دەکرا و بکڕن ئێمە دەبێت پاڵپشی لە دەستی ماندووبووی جوتیارەکانی خۆمان وەربگرین بەیەکەوە بڕیار بدەین ئاسایشی خۆراک و کشتتوکاڵی ئەم وڵاتی خۆمان بەرهێز بکەین کەمە ڕوئایەکە هەم میدیا هەم جوتیاران هەم خەڵکی کوردستان هەم دامەزراوەکانی حکوومەتی هەرێمی کوردستان پێکەوە دەبێ هەنگاویشی نیشتیمانی بۆ بنێ. سپاس دەکەم کاگیوە، سپاس بامادەبن و سپاس بۆ ڕوونکردنەوەکانت زۆر